سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتتان باش لەم بەشە لە بەرنامەکەماندا بابەتێکتان پێشکەش دەکەین لە ژێرناوی مارکس چۆن دەیڕوانیە سزای ئێعدام و ژیانی ئینسان لە نووسین و ئامادەکردنی بەڕێز سەعید ئەمانی لەگەڵمان بن. 170 ساڵ لەوە پێش واتە لە ساڵی 1853 مارکس نووسراوەیەکی کورد بەڵام گرنگ و پڕبایەخی سەبارەت بە ئێعدام نووسی. لە نێوان سەرجەم نووسراوە و بەرهەمەکانی مارکسدا ئەم نووسینە پێدەچێت تاکە نووسراوەی ئەو بێت کە بە تایبەتی لەبارەی پرسی سزای ئێعدام نووسیوێتی. نووسراوەکەی مارکس ئێلهامی لە بڵاوبوونەوەی بابەتێک وەرگرت سەبارەت بە ئێعدام کە لە ڕۆژنامەی تایمزی لەندەندا بڵاوکرابەوە. نووسراوەکەی مارکس سەرەڕای کورتبوونی بەڵام زۆر بەباشی تێڕوانینی ئەوی بۆ پرسی ئێعدام مەبەستی سزادان و هۆی دژایەتی لەگەڵ ئەم سزایە بە تایبەت بەڕێوەچوونی لە بەرچاوی گشتی نیشان دەدات. پێناچێت مارکس لە کاتی ئامادەکردنی ئەم نووسینە لە پێشدا بیری لە نووسینی بابەتێکی وەهای لە پەیوەند لەگەڵ سزای ئێعدام کردێتەوە. مارکس ئەم نووسراوەی لە شاری لەندەن 3 ڕۆژ پاش راپۆرتەکەی ڕۆژنامەی تایمس نووسی و چەند حەوتو دواتر لە فێڤریەی 1853دا لە ڕۆژنامەی نیویۆرک دیلی تریبۆن بڵاوی کردەوە. ئەمە لە قۆناغێکدا نووسراوە کە سزای ئێعدام لە ئینگلستان بەرەو کەمبوونەوە دەچوو. نیوەی سەدەی 19 بەپێی یاسایەک کە تا ساڵی 1815 بناغەی بەڕێوەبردنی حکمی ئێعدام بوو 220 دۆسیە تا کۆتایی سەدەی 18 دەبووە سزای ئێعدامیان لەسەر بەڕێوە بچێت. زۆربەی تاوانەکان بە مەبەستی پاراستنی کەرتی تایبەتی دەوڵەمەندان و سەرکوتی ئەوانەی دەستڕێژیان کردوتە سەر بەشەکان ناو لێبراوە. هاوکات، دزی، ساختەکاری، فێڵبازی، خیانەت و سیخۆڕی و هتت لە زۆمرەی ئەو تاوانانە بوون کە سزای ئێعدامیان بەسەردا سەپا. بەڵام ڕێژەی ئەم سزایانە لە دەیەی سەرەتای سەدەی 19 لە ئینگلستان بە شێوەیەکی هەستپێکرا و بەرەو کەمبوونەوە ڕۆیشت. لە ساڵی 1861 ڕێژەیەکی بەرچاو لە تاوانەکان لە هەوڵێکی هاوبەش لە ڕیزی سزای ئێعدام دەرباسکران بە جۆرێ کە تەنیا 5 تاوانی خیانەت، کوشتن، سیخۆڕی، ئاگر تێبەردانی کارخانەی کەشتی سازی سەڵتەنەتی و دزی و تون ئاژۆی دەریایی لەو ساڵەدا بەرەو ڕووی سزای ئێعدام دەبوونەوە. نووسراوەی تایمز و وڵامی مارکس. مارکس لە نووسینەکەیدا بە ئاماژە بە راپۆرتی تایمز دەست پێ دەکات. لە راپۆرتی تایمزدا هاتووە کە ئەم باوەڕە بوونی هەیە کە دەست بەجێ پاشپەڕەوەچوونی حکمی ئێعدام لە بەرچاوی خەڵک شایەتی کۆمەڵێک مەرگ دەبین کە بەهۆی خۆ هەڵواسینەوە ڕوودەدەن چ خۆکوژی و چ بە هۆکاری بە هەڵکەوت. نووسەرەکەی تایمز هۆکاری ئەم دیاردە دەگەڕێنێتەوە بۆ کاریگەری قوڵی ئێعدامی ئەو جنایەتکارانە لەسەر بیر و زەینی نەخۆش و ئەو کەسانەی بینەرن دایدەنێت. مارکس نووسینەکەی بەوە دەست پێ دەکات و دەستبەجێ نووسەرەکەی تایمز دەداتە بەڕەخنە بەم پێی کە ئەم هەڵسوکەوتە لە کۆتاییدا بەلایەنگری لە ئازادی کردەوەی ئەو جەلادە کۆتایی پێدێت و سزای ئێعدام وەکو دوایین داواکاری کۆمەلگا دەناسێنێ و ڕەوابوونی پێدات. مارکس لە درێژەی نووسینەکەیدا بە ئاماژە بە ئامارێک کە 2 ڕۆژ پێش نووسینەکەی خۆی لە مۆرنینگ ئیدیۆیستایس بڵاوبوویەوە و با لێکدانەوەی ئەو تێیدا منتقی خوێنینی تایمز دەخاتە ژێر تیری ڕەخنە. ئەو ئامارە باس لەو مەرگانە دەکات کە لە ماوەی 43 ڕۆژیدا لە ساڵی 1849 بڵاوەتەوە. مارکس بە پێی خودی ئەو ئامارە دەڵێ هەر بەو جۆرەی کە نووسەرەکەی تایمز تەییدی دەکات ئەو مەرگانەی کە بە دوای ئێعدامە گشتیەکاندا ڕوویانداوە تەنیا بە هۆکاری خۆکوژی نەبووە بەڵکو حاڵەتگەلێ لە بێڕەحمانەترین کوشتنەکان لە خۆ دەگرێت. هەر لێرەدایە کە لێکدانەوەی سەرەکی مارکس لە دژایەتی لەگەڵ سزای ئێعدام دەردەکەوێت. لە ڕوانگەی مارکسەوە سزای ئێعدام نەک لە درێژماوە تەنانەت لە کورتماوەشدا ئیمکانی بەرگری لە دووپاتبوونەوەی کوشتن
لە کۆمەڵگای پێناگیرێت. مارکس هەر لەم نووسینەدا ئاماژە بۆ دەکات کە بەڵگە مێژوویەکان پێمان دەڵێن کە لە سەردەمی قابیلەوە تا ئێستا سزای ئێدام نەتەنیا نەبووتە هۆی چاکسازی و تەمێکردنی مرۆڤ، بەڵکو تەنانەت ئاکامی پێچەوانەشی هەبووە. مارکس لەم نووسینەدا بابەتێکی گرنگی دیکە دێنێتە پێشەوە. بەگشتی دەڵێن کە یەکێک لە مەبەستە سەرەکیەکانی سزای ئێدام ئەوەیە کە کۆمەڵگا ئەزموون لە چارەنووسی ئەو کەسانە وەربگرێت. مارکس بە ئاماژە بەم مەسەلە واتە ئەوەی بە لێکەوتەی چاکسازی و تۆقاندن لە پەیوەند لەگەڵ سزا ناو لێ دەبرێ، ئەم پرسیارە دێنێتە گۆڕێکە ئێوە بە چ ئیزنێک مافی ئەوە بخۆتان دەدەن کە خەڵکی دیکە سزا بدەن. لێکەوتەی تۆقاندن لە ڕێی سزادانەوە هەر لە دێر زەمانەوە و لە ڕژیمە یەک لە دوای یەکەکاندا هەبووە و تا ئێستاش درێژەی هەیە و خوازیارانی تایبەتی خۆشی هەیە. ئەوە ڕوونە کە مارکس بنەمای سەرەکی ئەم مەسەلا لە شوێنێکی دیکە دەبینێت و خۆی لە لێکدانەوەی هەڵە و ناواقعی دەپارێزێ. ئەو لەم نووسینەدا بەهێنانەوەی وتەیەک لە هێگەڵ کە بە جۆرێک داڕشتنی وشک لە ڕوانگەی کانت لە بواری کەرامەتی لاوەکی ئینسان دەزانێت هێرش دەکاتە سەر ئیدیۆلۆژی ئەڵمانی کە پێگەی تاوانبار لە ئاستی ئیرادەیەکی ئازاد و سربەست بەرز دەکاتەوە و بەم شێوە وابەستەگی تاوانبار بە کۆمەڵگا و پرسە ئابووری کۆمەڵایەتیەکان لە بەرچاو ناکرێت. پرسێک کە دواتر بووە بابەتی سەرەکی تاوانناسی مارکسیستی. ڕوانینێک بۆ پرسی مافناسی مارکسیسم. مارکس خوێندکاری بەشی مافناسی و باوکی پارێزەری دادگا بوو. بەم حاڵەشەوە لە نێوان بەرهەمەکانی مارکسدا بە کەمی دەتوانرێت بابەتێکی پوخت و داڕێژراو لەسەر بنەمای پرسی ماف بەرچاو کرێت. بۆیە پرسی بنەمای ماف لە فەلسەفەی مارکسدا دەبێت لە ڕێگەی ئەندێشە و تێڕوانینەکانیدا خوێندنەوەی وەکرێت. لە ڕوانگەی مارکسەوە هۆکاری سەرەکی هەموو ئەوانەی کە بە ژێرخانی کۆمەڵ ناوی لێ دەبرێ ڕاستیەکانی ژیان و ئەو پەیوەندیانەیە کە بەرهەمی سازوکاری ئابووری کۆمەڵایەتی. ئەمانە ئەو هۆکارانن کە ژیانی فکری مرۆڤەکان، وشیاری، ناکۆکیە ئەخلاقیەکان، بایەخە کۆمەڵایەتیەکان، سیستمی یاسایی و چۆنیەتی ماف و ئازادیەکان پێناسە دەکات. وتەیەکی بەناوبانگی مارکس لە ئیدیۆلۆژی ئاڵمانی دەڵێ هەندێک کات ئەو مرۆڤ نییە کە ژیان دیاری دەکات، بەڵکو ژیان و بوونی واقعی ئەوانە کە وشیاری مرۆڤەکان شکڵ پێدەدات. لەم ڕوانگەوە مافی مرۆڤ و هەموو ئەو یاسانەی لەم بوارەدا پێناسەکراون هەموو دەبێت بەرهەمی مێژوو ئەو خەباتە بێت کە لە پێناویدا تێکۆشاون کراوە. هیچ جۆرە چوارچێوەیەکی دیاری کراو لە ماف یا ئازادی ناتوانرێت بە شێوەی سروشتی و لە پێشدا داڕێژرا و پێناسە بکرێت. بە پێی ڕێنمایەکانی مارکسیزمی کلاسیک تاکە ڕاستی بنەمایی و سەرەکی کە هەموو کۆمەڵگای مرۆڤایەتی لەگەڵی ڕوبەڕووبەوە بارودۆخی مادیەکە ئینسانەکان لە قۆناغی سەرەتاییەوە لە ناویدا. هیچ گەڵاڵە و ئیدەیەکی لە پێشدا داڕێژراو بۆ ئەو مرۆڤانەی کە لە کۆمەڵگایەکی ڕوت و بێکولتور، ئەخلاق، بایەخە کۆمەڵایەتیەکان یەکتریان دۆزیوەتەوە لە ئارادا نەبووە. با لێکدانەوەی لوک فرۆتێر نووسەری بەرهەمی دەربارەی ئەندێشەکانی ئالتوسەر لە ڕوانگەی ماتریالیستەکان وتنی ئەوەی کە خەڵک خاوەنی خصلەتی دەرونین کە بە هەر کام لە ئێمە وەکو جۆری مرۆڤ پەیوەندی هەیە، وەکو پێگەی تاکە کەسی، ماف، ئازادی، ئینسانیەت، بڵێنێتت بابەتێکی هەڵخەڵەتێنەر و درۆینەیە. بەم پێ هیچ مافێکی سروشتی و زاتی ناتوانرێ بوونی هەبێ. هەموو ئەو ماف و ئازادیانەی ئەمڕۆ ئێمە دەیان ناسین و بەرگری لێ دەکەین تەنانەت بنەماییترینی ئەوانە کە مافی ژیانە بەرهەمی خەبات لە ڕەوتی مێژوو پاشەکشە بۆ پێکهاتانەیە کە لەسەر بنەمای سەرکوت و دەسەڵات ڕاوەستاوە. مافی ژیان و هەڵوەشانەوەی سزای ئێدامیش ناتوانێت لە دەرەوەی ئەم باسە بێت. ئەمڕۆکە ئێمە مافی ژیان وەک بنەماییترین ماف دەناسین، بەواتایە کە ماف و ئازادیەکانی دیکە لە ژێر کاریگەری ئەم مافە سەرەتاییەدایە. بەڵام ئایا هەمیشە بارودۆخوا هەیە؟
بۆ وێنە لە کۆمەڵگایەکی کۆیلایەتیدا چۆن دەکرێت باس لە مافی ژیان بکرێت. لەلایەکی دیکەوە پەسەندکردنی مافی ژیان بەو مانای ئێمە ئەمڕۆ دەیناسین بەرهەمی سەردەمی ڕەوشەنگەری و ڕوانەوەی ئەو خەیاڵانە بوو کە گیان و ژیانی مرۆڤی تایبەت کردبوو بە خواوەندەوە، کەواتە پێکهاتنی مافی ژیان بابەتێکی تەواو عینی و مێژوویە و ناکرێت لەگەڵ هیچ مانایەکی نامۆی دیکە وەک کەرامەتی زاتی مرۆڤ گرێ بدرێت. ئەگەر بگەڕێینەوە سەر بەڵگەکانی مارکس لە بابەت دژاتی لەگەڵ حکمی ئیعدام دەبینین کە مارکس لەو نووسینەیدا هیچ باسێکی لە کەرامەتی زاتی ئینسان یان دەستەواژەی لەو چەشنە نەکردووە. لە کاتێکدا بە تایبەتی بە بەکارهێنانی دەستەواژەی کەرامەتی ئینسانی ئاشنایە و هەم لەم نووسینەدا لەو شوێنەی دەگەڕێتەوە بۆ ڕوانگەی کانت ئاماژەی پێداوە. لەلایەکی دیکەوە لە ڕوانگەی مارکسەوە خوازیارانی سزای ئیعدام ناتوانن وەڵامی ئەم پرسیارە بنەمایە بدەنەوە کە بە چ هۆکارێک بەهۆی ئەوەی کۆمەڵگا و تاوانباران ئەزمون وەربگرن دەبێت بەهرە و ئەزمون لە کوشتنی تاوانباران وەربگریدرێ. تاوان دیاردەیەکی کۆمەڵایەتی و بەرهەمی کۆمەلگایە کە تێیدا گەشەی کردووە، بەڵام کۆمەلگا بەجێ ئەوەی بەرپرسیارەتی خۆی لەم بارەوە هەڵبگرێت هەوڵی ئەوەیە بە کوشتنی تاوانبار بە جۆرێک نیشانی بدات کە ئەو ئەرکی خۆی لەم بارەوە بەجێهێناوە. لە حاڵێکدا تاوان لە بۆشاییدا ڕووی نەداوە و تاوانباریش ئیرادەیەکی سربەخۆی لەم بارەوە نەبووە. پێدەچێت نەک تەنیا لە لێکدانەوەی ئەو تاوانانەی بە سزای ئیعدام کۆتاییان دێ، بەڵکو لە تاوتوێکردنی تاوانەکانی دیکەشدا ڕەتکردنەوەی لێکدانەوەی لاوەکی گرنگترین و سەرەکی ترین ڕێنوێنی تاوانناسی مارکسیستی دەبێت. ئێستا لە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامیدا دەبینین کە کردارێکی جنایەتکارانە و نامرۆڤانە بە ئاشکرایی و بێسڵ و ڕێزدانان بۆ ژیانی ئینسانەکان بە ناوی سزای ئیعدام بەڕێوە دەچێت. پاساوی ئەم دەسەڵاتە جنایەتکار و ئینسان کوژەش هەر ئەوەیە کە نێرە سیاسیەکانی و کەسانی دیکە بە پاساوی دیکەی جۆراوجۆر و بە شێوازی جۆراوجۆر ئیعدام دەکات بەناو بۆ ئەوەی ببنە پند و عیبرەت بۆ کەسانی تر. هەروەک لە خودی بابەتەکەشدا ئاماژەی پێدراوە ئەو کات لە کۆندا ئەو حکمانە ئاکامی پێچەوانیان هەبوو بکەرانی نیانتوانیوە مەبەستی خۆیان بپێکن. لە ئێستادا هەروایە، بۆیە بە دڵنیاییەوە کۆماری ئیسلامیش قەت ناتوانێت ئاکامی جێی سرنجی لەو کردارە دڕندانەیە وەربگرێت و بە پێچەوانەوە زۆر بە توندی بە دژی خۆی دەشکێتەوە وەک دەسەڵاتە دیکتاتۆری و سەرڕۆکانی پێشوو بەرەو مەرگ و نەمان پاڵی پێوە دێت. زۆر سپاس بۆ بەڕێز سەعید ئەمانی بۆ نووسینی و ئامادەکردنی ئەم بابەتە لە ژێرناوی مارکس چۆن دێڕوانیە سزای ئیعدام و ژیانی ئینسان. هیوادارین کە بە دڵی ئێوەش بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت. کاتێکی خۆش.